ناوکاریمانی کرد بۆ ئەرکەوازی هیچ هاوکاریەک هیچ دەعمێمیان نەکردووە. درێنەی گەنم لە دەشتایەکانی سنووری گەرمیان دەستی پێکردووە وەکو ئەوەی لە دیمەنەکان ئایبینن من هاتوومەتە یەکێک لە گوندەکانی سنووری ناحەی ڕزگاری لێرە ژمارەیەک جوتیار سەرقاڵی درێنەی گەنمەکەیانن بەڵام ئەوەی جوتیارانی نیگەران کردووە بەهۆی کەمبارانیەوە ئەم ساڵ وەکۆ باسیەکەن کە گەنمەکەیان بە شێوەیەکی باش نەبووە. منە ڕۆمەلایەکێک لەو جوتیارانە خۆی سڵاو لێ بێ مامەگیان گەنمەکەم ڕۆ درێنەتان کرد لێ ڕازی بووی چۆن بوو گەنمەکە؟ وەڵڵاهی هەر زەرەرمەندین یەکجار زەرەرمەندین ئەم ساڵە هیچ دڵخۆشکەرێکی تیان نیە فەلاحەتی ئەم ساڵ ماشەڵڵا هیچ نەبووە تەنها یەک باران واریە. ئینجا داوامانی لە حکوومەت کرد چەند جارێ لە ئاید ناحەی کۆکزدا ئەم شوێنە ئەم گوندی حسێن کوردی داوامان لە حکوومەت کرد هاوکارمان بە بیرکەندنیش ڕێگایانیش نەداین بیریش بکەین وەکاری بێنی ئەرکەوازی و مرەشە ئاویشی زۆر نزگە 3 مترە بۆ نمونە خۆدان و چاو خۆدان ببینن 3 مترەوە ئاو چەمەکە ڕێگە چینە سەریسا هەتا ناوریشم لێ کەندووە بەس ئیسفادەی نییە وەکو ئەرکەوازیەکە نییە. حکوومەت ناوکاریمانی کرد بە کارەبا ناوکاریمانی کرد بۆ ئەرکەوازی هیچ هاوکاریەک هیچ دەعمێمیان نەکردووە. تۆ ئەمڕۆ ئەبینی گەنمەکەت کردوێتە ناو ئۆتۆمبیلەکانی خۆت چەند تۆ دوێنم ئەوەی ڕاستی بێ ئەو دوو پیکابە تۆ بینادێکی تۆزە گەنمان تێکردووە و بەرەمی 40 تەن گەنمە هین 4 بۆ 5 فەلاحەت 40 تەن گەنمە هەر چوارمان براین لەگەڵ ئەو کوڕەی منە خزمەکارێکی فەلاحەت دەکەین بەرەمی 40 تەن گەنم دوو پیکابە ئیتر ناوی بنین چی؟ واتە 40 تۆن گەنم تەنهام دوو وەڵڵاهی ئەوە یارە وەڵڵا ئەوە بەرهەمی 40 تەن گەنمە ئیتر چی بڵێین دەسڵات نییە و ئیش خوایە زەرەرتان زۆر کردووە وەڵڵا زۆر زەرەر باشە پارەی دەڕاستە دەرەکاتەوە نەوەڵا پارەی دەڕاستە سایقی دەڕاستەکە برامانە ئەگەر هاوکارمانەکە هاوکاریمان نەبێ ناوەڵاوت لەکوێ پارەی دەڕاستە دەرەکە. باشە دەستەکان خۆشە منەمەوێ بڕۆمە لای شۆفێری ئەو دەڕاستەیەش سڵاو لێ بێ مامەگیان تۆ وەکو لەم سنوورە درێناکەی درێنەی گەرمی جوتیارانەکەی ئەم ساڵ گەرمی سنووری گەرمیان چۆنە؟ وەڵڵاهی ئەم منتیقە بڵێن لە منتیقی دێبنە بەم دیوە یعنی هیچ مایەکە شێڕوە وەکو نمونە بنە تۆمەکەشی دەست ناکەوێت خاوەنی هیچ کیمیایی هاوردێ بە قەرز گەنمی هاوردە بە قەرز بەخوا شخصی خۆم 11 ملیۆن دینار هین کیمیاوی گەنم لام هاوردمە بە خەرمان بیدەمەوە. ئەمڕۆ چەند کاتژمێر کارت کردووە چەندێک گەرمتان؟ ئەمڕۆ تقریبان 7 کاتژمێر کارم کردووە تەنکەکە پڕ نەبووە ئاەتر ئەم فەلاحە چەندی بەچەند بێ هەر چۆنی بێ فەلاحەکە لە 100 فول خەساری کردووە. جایمە داوامە لە حکوومەتی هەرێمەیە و خۆمانیش جارێ دوان چوینە ناحەی کۆکس ئەی ناحی کۆکزە وتمان هاوکارمان وەکو بیرێکی ئەرتێوازی چەند بیرێکمان پێ بدەن با فەلاحەتەکەمان ڕزقەکەمان تیانەچێ کەچی ڕێگەیان نەدایتر ئێمەش داوا لە حکوومەتەکەین ڕێگەمان پێ بدا وەکو هاوکاری با بیرە دوانە پێ بدەن با ئێمەش ڕزقەکەمان نەفەوتیاوە. باشە دەستەکان خۆش بێ زۆر ساز وەکەوەی بینن ئەمە بەرهەمی 40 تۆن گەنمە هیچ 4 برایە کە بەشێکیان کردوێتە ناو ئەم پیکابە و بەشەکەی تریشیان لە ناو ئەو پیکابەی ترایە ئەگەر هاوکارم دیمەنەکانتان نیشاندا و بەرهەمی 40 تۆن گەنم تەنها ئەم دوو پیکابەی لێ دەرچووە ئەمەش جوتیارانی نیگەران کردووە وە خۆیان باسیلیەکەن ئەم ساڵ بەهۆی بێبارانیەوە ئەو بەرومەی چاندیان بەرهەمێکی باشی نەبوو و داواکەن لە حکوومەت ڕێگەیان پێبدا لەم سنوورە بیری ئەرتوازی بکەن بۆ ئەوەی ساڵانی داهاتوو هاوکاریان بێت و بەرهەمێکی باشتری دانوێڵەیان دەستکەوێت.